بە سوپاسەوە بەڕێز سیروان جەلالمان لەگەڵا لێبسای ڕاگەیاندن و پەیوەندیەکانی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بۆی قسە لەسەر ئەم تەوەرە بکەین کۆسار. کاک سیروان بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی ئەوش باش، زۆر سپاس. کاک سیروان، وەک من لە سەرەتاوە باسم کرد، ڕێکخراوی مەدەنیمان هەیە، حکومی ناحکومی. ئەرک و شێواز و میکانیزمی کارکردنی ئەم ڕێکخراوانە چۆنەگە بۆمان باسکەین؟ سەرەتا سڵاو بۆ بینەران، سوپاس بۆ دەرفەتە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، ینی ئەو ڕێکخراوانن کە مۆڵەت لە دەوڵەت وەرەگرن و کار و چالاکی مەدەنیانە ئەنجامەدەن و پردێکی پەیوەندیە بن لە نێوان کۆمەڵانی خەڵک و دەسەڵاتە و ڕای دەخەڵک بە دەسەڵاتە گەێنن و ناڕەزایەتەکانی خەڵک لە ڕێگەی چالاکی مەدەنیەکانەوە فۆرمەلاکەن و پەیامەکانیان ئەگەێن و پشتیوانی داخوازیێڕەوەکانی خەڵکەکەن و ڕۆڵیان لە وەشارکردنەوەی خەڵکا بێ. ینی ڕێکخراوی حکومی ینی ئەو دەستەواژەکەوان نیە. بەعام ڕێکخراوەکان ڕێکخراوی ناحکومین. ڕێکخراوەکان هەر فەرمانگەیەکمان هەیە لە هەرێمی کوردستان بە ناوی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانەوە. جگە لەمە چەندین سەندیکا و یەکێتی و کۆمەڵە و سەنتەر و ناوەند و دامەزراوەی تر هەن کە ئەمانە لە ئەنجامی گفتوگوکانی پرسیارەکانی جەنابتان زۆرتر ئەوە ڕوونەکەینەوە بە پێی یاسای جیاجیا ئەمانە دروست بوون و مۆڵەت وەرەگرن. باش کاک سیروان، مادام باسی یاسات کرد، ئەو یاسایانە چین کە ڕێکخراوێکی لەسەر دروستە دێ یاخود لەسەر بنیاد ئەندرێەوە هەموو ڕێکخراوێک ئەتوانێت هەموو کارێک بکە یاخود نەخێر ڕێکخراوەکان جیاوازن، یعنی هەر ڕێکخراوە و کارێکی تایبەتمەندی خۆی هەیە. لە ڕاستیە لە هەرێمی کوردستان لە دروستبوونی پەرلەمانی کوردستانەوە یاسای ژمارە 15 و ژمارە 18 ئەمانە ڕێخستنی کاری ڕێکخراوەکان، سەندیکاکان، کۆمەڵەکان لە وەزارەتی ناوخۆ ئەمە مۆڵەتەکان لەوێ وەرگە ئەمە ڕێکخرا بوو. بەڵام لە ساڵی 2011 یاسای ژمارەیەکی ساڵی 2011 دەرچووە. ئەم یاسایە تایبەتە بە ڕێکخراوە ناحکومیەکان، ئەوانی کە پیانەوترێ لە نێو دوو کەوانە NGO. ئەم NGOانە بەپێی ئەم یاسایە هەر سێ کەسێک، ینی لە سێ کەس بۆ سەرەوە، لە سێ کەس ئەتوانن تەڵەب تەقدیم بکەن و داوای خۆتۆمارکردن بکەن و دوای ئەگەر تا 15 ڕۆژ وەڵامیان وەرنەگرتەوە ئەوە بە تۆمارکرا و حسابەکرێن. ینی ڕێوشێنەکانی زۆر زۆر ئاسان و سەهل و ئەوەیە و ڕێکخراوەکانی بۆچی ئاسانە؟ ینی بەبەست چی لەوەیە کە توانن زۆرترین ڕێکخراومان هەبێ یاخود نا بۆ بابەتەکە خۆی وایانێ خۆی لە ڕاستیە خۆی قەید و قویدێکی زۆر هەبووە لە ڕابردووە بۆ مۆڵەت وەرگرتن. بەڵام لە هەرێمی کوردستانە هەر یاساکە ئەوەی نەهێشتە بە ناوی مۆڵەتەوە لە تۆ خۆتۆمارکردن، یانی دووشتی جیاوازە، دوو چەمکی جیاوازە، دوو مەفهومی قانونی جیاوازیەیە. تۆ ڕۆی تەڵەبێک تەقدیمەکەی و خۆت ئەناسێنی و پەیڕێوی ڕێکخراوەکە تەقدیمەکەی وڵی ئێمە ئەم دەستەیەن ئەمانەیە ڕێکخراوێک دروست بکەین. ئەگەر تا 15 ڕۆژ وەڵامیان نەدایتەوە تۆ ئۆتۆماتیکێن بەپێی ئەو یاسایە تۆ وەکوایە مۆڵەتی وەرگرت بێ. تەواو تۆمە ئەو پەڕی شێوازی پێشکەوتووی و کرانەوە و دیموکراسی و ئازادیە. ینی ئەوە لەم مەجالا پێشکەوتنێکی زۆر باشەیە. خۆشبەختانە لە کاتی دەرچواندنی ئەم یاسایە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چالاکوانانی مەدەنی پرسوڕای باشیان پێکراوە، حتا لە ناو هۆڵی پەرلەمانیش بوون لە کاتی گفتوگوی ئەم یاسایە لەبەرەوەی ڕاوێژێکی زۆریان پێکراوە. یاساکە من ناڵم زۆر زۆر پێرفێکتە، بەڵام لە مەنتیقەکە و لە وڵاتانی دەوروبەر و لە ناوچەکە یاساکی زۆر زۆر ئاستبەرز و باش و گونجاوە لەگەڵ پرۆسەی دیموکراسی و ئازادی و پرۆسەی سەردەمەکان. بەڵێ کاک سیروان، ڕێکخراوەکان بەگشتی تا چەند کاریگەریان هەیە لەسەر کەرتی تایبەت و کەرتی گشتی بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا؟ لە ڕاستیە ینی ڕێکخراوەکان هەمیشە ڕۆڵ و کاریگەریان هەبوو، بەڵام ئەمە نیسبیە. ئەگەر تۆ پێ دوا بێ بڵێ ڕێکخراوێکی زۆر هەیە بەڵام هەندێکی چالاکە و هەندێکی چالاک نیە، هەندێکی ڕۆڵی هەیە و هەندێکی ڕۆڵی نییە، ئەمانش پەیوەندی بە دیدی حکومڕانیەوە هەیە بۆ کاری ڕێکخراوەیی و دیدی کەرتی تایبەت بۆ ڕێکخراو و سەندیکا و نقابە و کۆمەڵەکان. لە دنیا حکوومەت فەند دابینەکە و بودجەی تایبەتی هەبێ بۆ ڕێکخراوەکان بۆی ئەوەی حکوومەت بۆ نمونە شارەوانی لە بواری ئێمە نیمانەکە
نەخێر لە ساڵی 2014 بودجە لە ئەمە کاریگەری هەیە کاکسیمان بۆ ڕۆڵی ڕێکخراوەکان بە دڵنیایی یعنی یەکەم وای لێکە ڕێکخراوەکان لە دەوڵەت پاریان نادرێت فەندیان نادرێت کۆمەک ناکرێن هاوکاری ناکرێن بۆ پرۆژەکانیان ناچار ئەچن پلانی بی ئەمە لەگەڵ کۆمپانیاکان یا مەسەلەن لەگەڵ دامەزراوەکانی تری دەرەوەی حکوومەتان ئەم دەرفەتە بۆ هەموو ڕێکخراوێکە ڕەخسە پلانی بی بەکاربێنێ اینجا بۆی بیزانی ژمارەیەکی زۆر ڕێکخراو لە هەرێمی کوردستانە هەیە ینی تا ئەو چاوپێکەوتنەی ئێمە ڕنگ بێت 6,000 و نزیکەی 150 بۆ 200 ڕێکخراوی NGO هەم لە هەم تۆڕ هەم ڕێکخراوی NGO عێراقی و نێودەوڵەتی و داخلی هەرێمی کوردستان تۆمارکراوە لەو فەرمانگەرە خراوە ناحکومیانە ئەی باشە بۆ ژمارەی چالاکیەکان کەمن لەبەرەوەی پشتیوانی نییە فەند ناکرێن سەپۆرت ناکرێن ئەمە واکە هەندێک جار ڕێکخراوەکان بە ڕۆڵی گرنگی خوان هەڵنەسن و بە مەهامی خوان هەڵنەسن بەڵام هەندێک ڕێکخراویش سەرباری ئەم ڕێگریانەی کە حکوومەت دامناکە هەم لەسەر بودجەی خۆیان ئەندامانی خۆیان یا لە ڕێگەی ڕێکخراوە ئینتەرناشناڵەکان و ڕێکخراونی دەوڵەتەکان و کۆمەک وەرەگرن و پرۆژەکانیان جێبەجێکن جاروباریش ڕنگ بێ مەسەلەن وەزارەتێک یا کۆمپانیایەک دام بکەن کە ئەوانەی زۆر مەحدودە بۆیە وەکو پێویست مەهامەکەی خوان ناپێکن. کاکسیروان جەنابە لە پسراوی ڕاگەیاندن و پەیوەندەکانی ڕێکخراوە دیموکراتیەکانی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانی باسی ئەوتان کرد لەگەڵ ئاکاما کە لە 2014ەوە بودجە نیە و ڕێکخراوەکان هیچ پارەیەکیانی هیچ فەندێکیانە لەلایەن ئێوە وەکو ڕێکخراوە دیموکراتیەکان چۆن هاوکاری ئەم ڕێکخراوانەی ترەکەن یاخود ئەو ڕێکخراوانە چێن کە سەر بە ئێوەن سەر بە ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە خۆی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان ئەگەر ینی یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان وەک یەکەم هێزی سیاسی لە کوردستانە لە ساڵی 1993 بە بڕیاری کۆچکردو سەرۆک مامجەلال ئەم مەکتەبە دروست کراوە وەکو دیدی یەکێتی و دیدی حیزبێکی سۆسیال دیموکرات بۆ پرۆسەی دیموکراسی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی یەکەم حیزب بووە کە مەکتەبی دروست کردووە بۆ ڕێکخراوە دیموکراتەکان لە سەرەتای دروستبوونی و مەکتەبە بە قۆناغی جیاجیا هەمیشە ئەم مەکتەبە ڕۆڵی بینیەوە لە هاوکاری لە ڕێنوێنیکردن لە ئاراستەکردن لە پشتیوانی لە چارەسەرکردنی کێشەکانیان لە دۆزینەوەی ڕێگە چارە بۆ ئەو گرفتانی کە جاری وایە لە نێوان حکوومەت و ڕێکخراوەکان دروستە بێ و بەردەوام پشتیوان و هاوکارێکی باشی ڕێکخراوەکان بووە. ئەگەر لێشم ئەپرسی بڵێ ئایا توانیوێتی هەموو تەختیەی ئەمە بکە ڕووماڵی کۆی ڕێکخراوەکان بکە بە دڵنیایی ئەو بودجەیەشی لە بەردەستی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانایە هێشتا لە ئاستی گەورەی پرۆسەکانیە بەڵام بەمەیشەوە پشتیوان و هاوکار ببن ئەو ڕێکخراوانە چەند کە لای ئێوە توانن هاوکاری وەربگرن یاخود ئێوە پشتیوانیانەکەن بۆ پرۆژەیەکە هەیەیان یاخود گرنگە پرۆژەکەیان بزانن چیە ئێوە تاکو ئەنج هاوکاریان بکەن بە دڵنیایی ئەگەر نەزانین پرۆژەکە چی هاوکاری ناکەن یاوە هیچ مؤسسەیەک لە دنیا نەزانێ بەڵێ لە چوارچێ ئێمە لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بەشێکمان هەیە ناوی بەشی NGOکانە ئەمانە ڕێکخراوە ناحکومیەکانی NGOکان ئەوانەی کە جاری وایە تەبەن ئەمانە ڕێکخراوی ناحکومین و مەفروضیشە زۆر ناحیزبی بن بەڵام ئیتر لە هەرێمی کوردستانە خۆدەزانی کۆمەلگایەکە دابش بوو بەسەر حیزبەکانە ڕەنگە ئاراستەیەک دۆستایەتیەک لەگەڵ هێلایەنێکی سیاسی حیزبێکی سیاسیە بێ بەڵام بە شێوەیەکی گشتێمە ڕێکخراوەکان کە ڕوو لە مەکتەبی ڕێکخراوەکانەکەن ئەگەر پرۆپۆزەڵەکان لە چوارچێوەی استراتیژی و ئامانجە نیشتیمانی و نەتەوەیی و مەدەنیەکان یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ بەشی هەرە زۆریان هاوکاری کراون ئەمە وەکو NGOکان لە جگە لەمە ئێمە چەندین سندیکامانێ بۆ هەموو پیشەکان خۆتانەزان سندیکایی بۆ پزیشکانە بۆ کارمەندای تەندروستی ئەندازیارە پارێزەرە مافەروەرە ڕۆژنامە نووسەرە ئەمانەش دیسان بە شێوازێکی تر مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان هاوکار و پشتیوانیانە بۆ ئەنجامدانی چالاکیەکانی بڵین مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان وەکو چەترێک وایە بۆ ئەم ڕێکخراوانەی ترکە هەم کاری هاوبەشکن هەم سەپۆرتیان بکە هەمیش هەماهنگگیان هەبێ لە نێوان کارەکانیانە خۆ ئەگەر مەکتەبی ڕێکخراوەکان ئەم چەترە نەبێ هەرچێکی تر بێ زیادە بەڵێ بە دڵنیایی چەترەکەیە و نەک چەترێکی هەر ئاوا مەسەلەن بڵێ کاکە با لە سایان بە پێچەوانەی
ئەو دیدانەی کە پیان وایە حیزب تەداخلاتی لە ڕێکخراوەکانەیە بڕوا بکەن ئێمە لە مەکتەبی ڕێکخراوەکان پشتیوانی زۆر ڕێکخراومان کردووە نە لە ئاراستەی سیاسەکەی لە ئێمە نزیک بۆ نە ئەو پرۆژەیەشی ینی شتێک بۆ خزمەت بە یەکێتی بکە بەڵام زانیومانە ئەم پرۆژەیە خزمەت بە کۆمەلگاکە لە بواری ژینگەیە چ لە بواری تەندروستێت چ لە بواری مناڵانە چ لە بواری پەروەردەیە بۆ هۆشیاری گشتیە. بەڵێ کاک سیروان کەرتی پەروەردەیەکێکە لە کەرتە گرنگ وەستیارەکان ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان بەردەوام کاریان لەسەر کردووە پرسیارەکەم ئەوەیە تا چەند ڕۆڵیان هەبووە لە بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە لە ڕاستیە بۆ بواری پەروەردە هەمێکێتی مامۆستایانی کوردستان بەڵێ هەمێکێتی مامۆستانی کوردستان یەک و نەقەوەک و سندیکایەک وە جگەلەوە دەیان NGO ڕێکخراوی ناحکومی هەیە لە بواری پەروەردە هەم بۆ خوێنکار ئەگەر وەکو ڕێکخراوەکانی خوێنکاران هەیە هەمووەکو بۆ مامۆستایان و هۆشیارکردنەوەی مامۆسایان دەیان NGO هەن کە لەم مەجالانە کارەکەن لە ڕاستیە پرۆسی پەروەردە پرۆسێکی زۆر بەرفراوانە کاریگەریان هەبووە بەدڵنیایی بە بەردەوامی ینی ئێمە ئەوەی ئێمە ئاگامان لێتی و لە ڕێگەی مەکتەبی ئێمە بە بەردەوامی خول بۆ سەرپەرشتیار خول بۆ بەڕێوەبەر خول بۆ یاریدەدەری بەڕێوەبەر خول بۆ مامۆستا هۆشیارکردنەوە پرۆشۆرات بڵاوکردنەوە کۆڕ سیمینار فستیڤاڵی ڕووناکبیری فستیڤاڵی هوەری پێشبڕکێی زانستی هەموو ئەماناکەن کەمانە کاریگەریان دوجار ئیشی ڕێکخراوە کانی کۆمەڵی مەدەنی ئەم بابەتانەیە. بەڵێ کاک سیروان بە شێوەیەکی گشتی ئەگەر ئامارە لابێت چەند ڕێکخراو هەیە لە هەرێمی کوردستان؟ من ئەوەی باسم کرد ئەوەی لە ڕێکخراوەکانی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بێت لە سەروی 6,000 بەڵێ اینجا لە وەزارەتی ناوخۆ مۆڵەت دراوە بە ژمارەیەکی زۆر کەمنەوە ڕقەمەم لا نییە پارێزگایشکە جیاوازە هەڵبەت نام بەپێت بەڵام هەندێک مۆڵەت هەیە سەرتاسەریە و هەندێک مۆڵەت هەیە لۆکاڵیە بۆ نمونە مەسەلەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر و ڕۆشنبیری لە شارەکانە ئەتوانن مۆڵەت بە هەندێک ڕێکخراو یا بڵێن کۆمەڵەی هوەری بدەن لە سنووری شارەکەی خۆیانە بەڵام بۆ هەندێک نەقابات و سندیکە ئەبێ لە وەزارەتی ناوخۆ لە پایتەختەوە ئەمانە مۆڵەتەکە وەرەگرن و کۆی NGOکانیش ڕێکخراوە ناحکومیەکان مەفروزە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە هەولێر لەبەرەوە لە 3 جێگەوە مۆڵەت دراوە لەبەرەوە ئێستا عەدەدی ڕێکخراوەکان زۆر زیاترە لەوەی کە ینی ئێمە کە ئەو کاتی من باسی مێژووی مەکتەبی ڕێکخراوەکانم بۆ کردی ئەو کاتەی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکان دروست بوو ڕەنگ بێ NGOکان لە هەرێمی کوردستان لە 52 دەست تێپەڕی نەکرد بێ سندیکاکان ژمارەیەکی زۆر کەم بن بەڵام ئێستا ئەم عەدەدە نزیک بۆ تۆ لە 8,000 ڕێکخرا و سندیکا و کۆمەڵە کەمە ژمارەیەکی زۆرە. بەڵێ کاک سیروان هیچ ڕێکخراوێک لێپرسینەوەی لەگەڵ کراوە ئەگەر کەمتر خەم بوو بێت یاخود بە جۆرە لە جۆرەکان کارێکی ناسایی بۆ نمونە کردبێ لێپرسینەوە هەیە هەموو ڕێکخراوەکان خازعن بۆ دادگا بۆ داواکاری گشتی بۆ ڕقابەی مالی بۆ چاودێری دارایی و وەزارەتی ناوخۆ و دام و دەستگا ئەمنیەکانی چاودێری میکانیزم ئەو ڕێکخراوانە ئەوانەی مۆڵەتیان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان وەرگرتووە بە ئالیەتی خۆیان بەردەوام لێپێچینیانە وەرزانە لەگەڵ راپۆرتی داراییان و کار و چالاکیان و ئەگەر خوانە خواستە گەندەڵێکە بێ جۆرێک مامەڵە هەیە مەسەلەن داواکاری گشتی هەندێک ڕێکخراو هەیە لە مەهام و ئامانجەکانی خۆی دەرەچن یا فەرمانگە یا بڵێن بەڕێوەبەرایەتی کاروباری ناوخۆی پارێزگاکان کە کۆنتاکتی لەگەڵ ڕێکخراوەکانە هەیە سندیکا و کۆمەڵەکان ئەمانیش ئەگەر ڕێکخراوێک هەم ماوەی یاسایەکەی بەسەرچوو بێ بۆ بەستنی کۆنگرە هەم گەندەڵی و لە یاسا دەرچوون و هەندێک کاری نەشیاویان هەبێ لێپێچینوان لێکن هەندێک ڕێکخراو هەرداخراوە هەندێک مۆڵەت وەرگیراوەتەوە هەندێک ستافی ڕێکخراو دادگایی کراون لێپرسینەوەیان لەگەڵا کراوە لەبەرەوە بەڵێ لێپێچینەوە اینجا لە ڕووە حیزبەکە شوێکەتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی ڕێکخراوەکان بەردەوام هاوکار و پشتیوان بۆ هۆشیارکردنەوەیان بۆ ئاراستەکردنیان بۆ چاودێریکردنیان بۆ ئەوەی ستافەکانی ئەم ڕێکخراوانە نەکەونە هەڵە و لادان و کەم و کورتی دروست نەبێت. کاک سیروان باسی ئەومان کرد کە ئێستا هیچ بودجەیەک نییە بۆ ڕێکخراوەکان لەلایەن حکوومەتەوە و ئەم ڕێکخراوانەش پەنا بۆ ڕێکخراوە NGO عالەمیەکانە بنەوانی کە بتوانن سەپۆرتیان بکەن وەکو مەکتەبی ڕێکخراوەکان ئێوە تا چەند توانیوتانە هەنگاو هەڵبێنن بۆ ئەوی بتوانن ئەم ڕێکخراوە NGO عالەمیانە جیهانیانە بهێنە هەرێمی کوردستانەوە.
ینی ڕێگەیان بۆ ئاسان بکەن ڕێگەیان بۆ خۆشکن بۆی بێن لێرە خزمەت بکەن یاخود هاوکاری ڕێکخراوە بچووکەکانی تر بکەن کە بوونیان هەیە. لە ڕاستیە یەکێتی نیشتیمانی کوردستان و خۆی ئەمە یەکەم ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە ئەوان قەیران و بارودۆخ جگە لە دابینکردنی فەندەکە درا پارە و ئیمکانێتە مادیەکە وەکو حکوومەتی هەرێم ئەرکی ئەوانە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکان ئینتەرناشناڵەکانە کۆنتاکتیان هەبێ ئەم ڕێکخراوانە بێنە هەرێمی کوردستان و وەکو دۆنەر و هاوکار و پشتیوان هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بکەن. ئەڵبەتە ئەمانە بە چەند قۆناغا بووە ژمارەیەکی زۆر ڕێکخراوی سەرەتای پرۆسەی ئازادی عێراق لە 2003 بەدواوە بۆ ماوەیەکی زەمەنی چەند ساڵێک زۆرترین ڕێکخراوی نێودەوڵەتی لە ئەوروپا و لە ئەمریکا هاتبوونە هەرێمی کوردستان پارەیەکی زۆریان هێنا بۆ هەرێمی کوردستان زۆرترین ڕێکخراوی لۆکاڵی ناوخۆیی کە کەڵکیان لەم داهاتوو لەم ئیمکانێتە وەرگە پرۆژان پێجێبەجێ کرد بەڵام بە قۆناغم ڕێکخراوانە پاشەکشیان کردووە. اینجا یەکەم دۆخی هەرێمی کوردستان مەسەن دۆخی شەڕی داعش تەسیرەکە و دۆخی جاریوایە لە قۆناغی ئیستیقرار یا مەسە هەندێک ئامانج هەیە ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیانە ئەیانەوێ لیڤڵێکیان هەیە بۆ بابەتێکی دیاری کراوە ئەگەر ئەوانجگە لە قەیرانی دارایی ناکۆکی سیاسیش کاریگەری خۆی هەیە بەدڵنیایی حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانگەی پەیوەندیەکانی کە لەگەڵ هەماهەنگی و پەیوەندی لەگەڵ ئەم ڕێکخراوانە ینی ئەکرێ بڵێم نابەرپرسانە مامەڵیان کرد لەم قۆناغانە بۆ ئەوەی زۆرترین ڕێکخراوی نێودەوڵەتی لە هەولێرە حەسری بکەن یا لە زۆنی بۆ نمونە بۆ دەستەواژە بەداخەوە لە زۆنی زەردینان بیان هێڵنەوە کۆمەکی ڕێکخراوانە بکەن کەمترین ڕێکخراوی نێودەوڵەتی و ئەوانەی دۆنەرن و هاوکاریەکەن هاتوونەتە سلەیمانی و بە پێچەوانەوە زۆرترینی کەوتونەتە هەولێرەوە کە مەفروز بوو ئەم ناوچەیە بە تایبەتی دابنین کاکسیروان کە ئەمە هەمووی هەرێمی کوردستانە و کوردستان و یەک وڵاتە و جیاوازی نەکەین لەوەی کە لەکوێن و لەکوێنین پرسیارەکەی من ئەوە بوو کە ئەمەیە بزانم ێستا بنمونە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ڕێکخراوێک هەیە ڕێکخراوی کاریتاسی پێوترە کە ڕێکخراوێکی مرۆیی NGO و ینی ناحکومیە لەو کاتەوە تا ئێستا ئەم بەردەوام لە 86 وڵاتی ئەوروپا خزمەتەکە توانیوێتی شوێندەسی خۆی دیار بکات لە ئیتر لە بواری پەنابەریە لە بواری خەڵکی کەم دەرامەت و لە ئەوانەی کە پێویستیان بە هاوکاریە. ئەمێ بزانم مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان کە ڕێکخراوێکە هێنێ کە NGOیەکە هێنێتە ناو هەرێمی کوردستانەوە بۆ ئیشکردن مەرجەکانی چییە؟ ینی ئێوێ چی بۆ بکات؟ ئێوە چه هەنگاوێکی لەگەڵا هەڵبێنێ؟ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی و لە ڕێگەی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکەەوە لە ڕێگەی ینی سەرکردایەتیەوە حیزبەوە ئەو یەکەم یەکێتی ئەندامە لە سوسیال ئینتەرناسیۆنال کە ینی ڕێکخراوێکی لە دوای UN گەورەترین ڕێکخراوی نێودەوڵەتیە. ئەم سوسیال ئینتەرناسیۆنال و لە هەموو ینی لە زۆر وڵاتی دنیا کە ئەم هەیانە لە دەسەڵاتن هەیانە مەسەلەن هێزی دووهەمن و ئەمانە ڕێکخراویان زۆرە یەکێتی لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆیەوە بەردەوام هانی ئەم ڕێکخراوانە داوا هانی ئەم حیزبە دەسەڵاتدارانەی سوسیال دیموکراتەکانەدا کە ڕێکخراوەکانی خۆیان بنێرن بۆ هەرێمی کوردستان لە مەجالی ژینگە لە مەجالی منداڵان لە مەجالی هۆشیاری کۆمەڵایەتی لە پەرۆلە مەجای بە دڵنیایی زۆر ترین ڕێکخراو کاریگەریان هەیە لەسەر ڕێکخراوەکان لە کوردستان بەشێوەی دەوڵەتەکان بەڵێ بە دڵنیایی زۆر ئەو ڕێکخراوانەی کە هاتوونەتە هەرێمی کوردستان هەر لە خۆڕانە هاتوون یعنی ئەگەر کار ئاسانی هاوکاری بەرچاوڕوونیان نەدرابێتەیە و تێنەگەێنرابن کە ئێمە لەم چوارچێوەیە بۆشایەکمانەیە فراغێکمان لێرە هەیە و ئەمە گاپێک لێرە هەیە و بابەتێک هەیە کە جێی پرسە مەسەلەن ئەمە پێویستە ئیشی لەسەر بکرێ پێویستە ڕێکخراوەکان لەم مەجالە ئەو ڕێکخراوانەی لەم مەجالە ئەزممویان هەیە لە دنیا بێن لێرە چالاکی بکەن و هاوکاری ڕێکخراوە ناوخۆیەکان بکەن بۆی ئەمانیش کەڵک لە ئەزمموی ئەوان وەربگرن و کوچالاکی داخل کاکسیروان کاتمانەوە نەماوە بۆی بتوانین زۆرترین پرسیار بکەین و وەڵامیشمان دەست پێ بەڕێی خۆت وەکو جەنابەت کە چەندین ساڵە لەم بوارەیە کارەکەی تو لە ناو ڕێکخراوەکانە هەرێمی کوردستان لە ئێستا تا چەند لەبارە بۆی ڕێکخراوە ناحکومیە نێودەوڵەتیەکان بێنە ناو ئەم هەرێمەوە کار بکەن؟ وەڵای حکوومەتی هەرێمی کوردستانی ئەگەر
ئەمە وەکو ینی ئەوابیڵ وەکو ئەرکێکی هەنووکەی خۆی بیبینێ و ینی کار ئاسانی بکوە هانی ڕێکخراوەکەنی و دەوڵەتێکما بێتە هەرێمی کوردستان ئێستا لە بارترینە هەم دۆخەکە ینی ئارامێکی هەم هەر ئارامێکی نێوخۆی هەیە و هەم لەگەڵ عێراق پەیوەندەکان باشترەوە مەترسی داعش زۆر کەم بۆ تۆ خۆشببختانە و ئیسیقرارێکەیەوە کرانەوەیکی باشەیەوە خەڵکەکە ئامادەجیەکیان هەیە بۆ فێربوون بۆ تەفاعولکردن و کارلێکردن و هاوکاریکردن و بەشداریکردنی پرۆژەکان لەبەرەوە ئێستا دۆخەکەس لە هەموو ڕوویەکەوە لەبارە و خۆتان نەزانە ئیتر سەردەمەکە بۆ بە سەردەمی ئای و کرانەوەی زیاتر و تەکنەلۆژیا و ئەوانە کە ئەمانە چوارچێوەکانی فراوانتر کردووە فەزاکەی ئازاتر و فراوانتر کردووە بۆ کار و چالاکی ڕێکخراوەی بۆیە باشترین دەرفەت و قۆناغی بینین وەک خۆ دوتت ڕەوشەکە بە شێوەیەکی گشتی لەبارە کاک سیروان وەکو ڕێکخراوە دیموکراتەکان پلان و پرۆژەتان بۆ ئەم ساڵیان بڵین ساڵی داهاتوو چیە گەر بە کورتی پێمان بڵێ ئێمە لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکان هەمیشە هاوکار پشتیوان ڕێنیشاندەر ئاراستەکەری ڕێکخراوەکانین و ئێمە ڕاستە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پشتی ئێمە و ئێمە مەکتەبێکی حیزبین بەڵام بەدڵنیا بن پشتیوانەکانی ئێمە ئەوەندە بۆ ئەوەیە خزمەت بە توێژێکی دیاریکراو یا کۆی کۆمەلگا یا پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان بکە ئەوەنە لامان گرنگنی ئەم ڕێکخراوە چەندێک خزمەت بە یەکێتی نیشتیمانیەکە ئێمە ئەمانەوێت کۆمەلگایەکی وشیار کۆمەلگایەکی بە دوور لە کێشە و گرفت کۆمەلگایەکی پێشکەوتو و داخوازیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوە جیاجیەکانەوە کە هەر فیئەیەک یا هەر بەشێک لە کۆمەلگا چەندین ڕێکخراوی تایبەت بەخۆی هەیە ئێمە ئەمانەیە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکان ئاراستەی ئەم ڕێکخراوانە و ئەندامانی ئەم ڕێکخراوانەکە داکۆچیکەری سەرسەختی مافەڕەواکانی چین و توێژەکانی خۆیان بنوە نەکەونە ژێر کاریگەری ئەملاو ئەولاوە بەڵکو و نوێنەرایەتی ڕاستەقینەی فیئەکەی خۆیان توێژەکەی خۆیان بکەن و یەکێتیش بۆ ئەمە پشتیوانە هاوکارە لە ڕووی مادی و معنەویەوە مادام هاوکار و پشتیوانە لە ڕووی مادی و معنەویەوە لە هەنێ ناوچەی هەرێمی کوردستانە هەیە کە دوورە دەستە لە پارێزگا و لە سنتەری شارەکانەوە و هاوڵاتیش تایەژی وەکو ڕێکخراوە دیموکراتەکان توانیوتانە ئێوە بتوانن لەو شوێنانەی کە دوورە دەستن لە شار و شارۆچکەکانە خول بکەنەوە ڕاهێنانەیتە خولی پیشەیی بێ خولی هەر بابەتێکی تر بێ بۆ ئەو گەنجانێکە لەو سنوورانیان یان نەخێت بەس لەناو شارەکانە ئێوە کار و چالاکیەکانتانەکەن مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکان بۆ هەموو زۆن و ناوچەکە و سنوورەکان و پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان و لەو سنوورانە هەموو ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکانی هەیە کە بچووکراوەی مەکتەبە ئەم ناوەندە نوێنەراتی مەکتەبەکەوە ئاراستەی ڕێکخراوەکانی سنووری خوانەکە و پشتیوانیانەکە ئەو ئەرکەی کە مەکتەبەی بینێ لە سنوورەکەی خوانە ناوەندەکانی بین و ئەم ناوەندانە بنکەتان هەیە ئێمە حەفدە ناوەندی ڕێکخراوی دیموکراتیمان هەیە لە ناوچە جیاجیەکان و بە بەردەوامی هاوکار و پشتیوان و کار ئاسانیان کردووە و خولیان کردوەوە و بەردەوام کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و وەرکشۆپیان هەیە و هاوکارن لەگەڵ دامەزراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنی بۆ پشتیوانی کۆمەڵانی خەڵک داخوازی خەڵک داخوازی ڕێکخراوەکان و وەکو هێزێکی فشاریش لەگەڵ لەسەر دەسەڵات بۆ بەدیهێنانی ئامانج و ئاوات و داخوازی ڕێکخراوەکان. کاک سیروان من دوا پرسیاردا ڕاستاکەم ئەگەر کۆسا پرسیاری نەمابێت وەکو ڕێکخراوە دیموکراتەکان بە شێوەیەکی گشتی پەیوەندی و هەماهەنگیتان لەگەڵ ڕێکخراوەکان لە باشوور و ناوەڕاستی عێراق چۆنە؟ لە ڕاستیە ئێمە لە هیچ کەناڵێک پردیش پەیوەندی هەیە لە نێوان لە ڕاستیە لە چەند ساڵی ڕابردووە هەندێک چالاکی و پرۆژەی و کاری هاوبەشە بووە بە تایبەتی ڕێکخراوەکانی ناوەڕاست ینی ئەوانی بە تایبەت لە ناو بەغداد بوون لە ناو پایتەختە هاتنە ئێرە کار و چالاکیانە کرد لەگەڵ ئێمە هەمانگیانە کرد هاوکاریمانەکردن بەداخەوە تا ئێستا وەکو پێویست نییە هەندێک چالاکی ئێمە ڕێکخراوەکان ئێمە لە بەغدادێکن هەندێک ئەوان دێنە ئێرە بەڵام سنووردارە بەڵام پێویستە ئەمە بچێتە قۆناغێکی ترەوە پێویستە ئەم پەیوەندیە زۆر بەهێزتر بکرێت چونکە هەم بەغداد دەوڵەتێکی گەورەیە و ینی عێراق دەوڵەتێکی گەورەیە و بەغدادیش کە پایتەختی ئەم دەوڵەتەیە ئیمکانێتێکی زۆر لەوێ هەیە ئەکرێ ئێمە هانی ڕێکخراوەکانی خۆمان بدەین هەم مۆڵەت لە دائیرەی منەظەماتی غیرە حکومی عێراق
وەربگرن هەم سوود لەو داهاتەی کە لەوێ هەیە لەو فەندەی کە لەوەیە وەربگرن بۆ کار و چالاکیەکانیان و پێویستە ئەم پەیوەندی و ئاڵوگۆڕی خیبرات و شارەزای و کار و چالاکی پێکەوەیە زیاتر بکرێ تا ئێستا لە ئاستی پێویست نیە بەڵام پرسیارێکی جددی حەقی ئێمە هانی ڕێکخراوەکانی خۆمان بدەین زۆرترین پەیوەندی لەگەڵ بەغدا دروست بکەن و هەمویان مۆڵەتی بەغدا دەربێنن بۆی ئازاد بن لە ناوچەکانی مادەی 140 کار بکەن و هانی ڕێکخراوەکانی ناوەڕاست و باشووریش بدەین کە ئەوانیش بێنە ئێرە چکار و چالاکی بکەن هەم بۆ هۆشیاری و کاری پێکەوەی و بەرزکردنەوەی ئاستەکان و دروستکردنی پەیوەندێکی تەندروست. بەڕێز سیروان جەلال لێپستراوی ڕاگەیان و پەیوەندیەکانی ڕێکخراو دیموکراتەکان سوپاس لە ستودیۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بن. زۆر سپاس زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ دەکەوت. خۆشەویستان لەگەڵ هاوکار و ماکام کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی کورسانی ویسمان پێشکەشکردن بۆ هیواین کە هەمیشە سەلامەت بێت. باڵتان ئاوەدان ڕۆژتان ئارام بێت. سوپاس.